دوای ئەوەی هێرشە درۆنیەکەی گەڕەکی بەختیاری زیانێکی بەرچاوی بە ژوور و هۆڵەکانی وانەوتنەوە لە پەیمانگەی ڕووناکی و پەیمانگەی ئاوات بۆ نابینان و کەمبیستان گەیاند. دەستگای خێرخوازی بەخشین وەک ئەرکێکی مرۆیی و نیشتیمانی پێشنیازی نۆژەنکردنەوەی تەواوی ئەم ناوەندە پەروەردەیی خستە ڕوو. چەند جارێک لەگەڵ سەرپەرشتیاران باسی لێوە کردووە تا بە زووترین کاژنگێکی کونجاو بۆ ئەو خوێندکارە خاون پێداویستە تایبەتانە ئامادە بکرێتەوە کە ئێستا بۆی تێکچوونی بیناکەیانەوە ناچارن لە ماڵەوە و بە شێوازی ئۆنلاین وانە بخوێنن. هەل لە سەرەتایی ڕووداوەکەوە کە درۆن بەر قوتابخانەکە کەوت، ئێمە لە ڕێگەی باوکی یەکێک لە قوتابیەکانەوە ئاگاداری بەڕێوەبەری قوتابخانەکەمان کرد کە ئامادەیمان هەیە لە خزمەتانین بۆ نوێژەنکردنەوە. بەڵام دیارە وەڵاممان دەست نەکەوت. ئەمڕۆژ ئێمە نوێنەرمان بە ڕسمی نارد کە ئامادەیمان هەیە لە خزمەتانین هەرچیمان پێ بکرێ وەکو دەستگای بەخشین قسووری ناکەین و ئامادەی نوێژەنکردنەوەی قوتابخانەکەمان هەیە. بەڵام دیارە ئەوان لە شوێنی ترە وعدیان پێدراوە، بۆیە ئێمە ڕایەگەێنین کە لە خزمەتانین ئامادەیمان هەیە بۆ هەر کارە ساتێکی سروشتی بێ یاخود هەر لێ قۆماوێک هەر هەژارێک بەپێی ئەوەی کە لە توانام تااقەتمان هەیە ئێمە وەکو دەستگا ئامادەی خزمەتمان هەیە. نیەتپاکی و خەمخۆری دەستگای بەخشین لەم پرۆژەیەدا بۆ گەڕانەوەی هیوا و ڕووناکی بوو بۆ ئەو پۆلانەی کە تەقینەوەکە شێواندە بوونی. بەڕێوەبەری پەیمانگای ڕووناچی و بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی دەڵێن هەر هەوڵێک بۆ نوێژەنکردنەوەی پەیمانگەکە جێگەی ستایشە. ڕای لوجنەی تەخمینی وەزارەتی بەڕێوەبەراتی خۆمان هاتووی تەخمینیان کردو وەزان لە 180 ملیۆنێکەوەیە. ئەمە تەنها زەرەرەکان کە ینی کەرەسەکەی کەرسەی بینایی بێژگە لە کەلوپەلی ناو پەیمانگاکە و بێژگە لە کە هەندێک ئامێرمان هەیە کە تایبەتە لە دەروی وڵاتات و تایبەتە بە نابیناکان وەکو ئەو چاپانە کە لێرە شکاون و کەوتن هەردانی تا نرخی 600 دلارێکە تقریبان. پرینتەرمان زەرەری پێگەیشتووە کە زانستەکە بە چاو و ساغیەکە دەنووسرێتەوە دەخرێتە کۆمپیوتەر و ئیعازی پێ دەرێتەوە پرینتری دەکات بە زمانی زبر جارێکیکە کۆپیەکرێتەوە دەخرێتە بەردەست منداڵەکان بۆی بە هەستی دەستپێکردن دەستلێدان بخێنەوە. دەستگای بەخشین ئامادەی دەربڕی بۆ نوێژەنکردنەوە لەگەڵ لەسەر خەت بڵایی پەیوەندیان بە منەوە نەکردەوە وەکو بەڕێوەبەری پەیمانگای ڕووناچی بەڵام وەکو کاک ژینوان لەگەڵ کاکێ لەتیفا بەڵێ هەستەکەم پەیوەندیان بۆ نەکرد بێ زیاتر بۆ مەوەستا. بەڵێ ئێمە چەند دەستگایەک و چەند شوێنێکی تر پەیوەندیان پێوە کردوین، بەڵام دوێنێ خۆشبەختانە ئەمە بەڵێنە و جێبەجێ ئەکرێت. ئێمە ئەوە باسەکەین کە جێبەجێ ئەکرێت. بەڵێ ئێمە هەموو دەرخستە و هەردوای هێرشە درۆنیەکە بەشی ئەندازیاری خۆمان ڕاستپار کە دەرخستەیەکیان کردووە، دەرخستەکەمان پێشکەشی ئەوان کردووە و هەموو ئامادەکاریەکمان تایە کە بە زووترین کا دەست پێ بکرێت. بەڵێ من تێچۆکەی و ئەوەی کە لای منە بە پێ ئەو دەرخستەی کە کردومانە دوو دەرخستەمان کردووە. پەیمانگای ڕووناکی 81 ملیۆنە بە پێی دەرخستەکە و پەیمانگای ئاوات مودەکەش ئەکەوێتە سەر ئەو کۆمپانیایە کە ئیشەکەمان بۆ. لەگەڵ نوێژەنکردنەوەی پەیمانگاکە دەستگای بەخشین بەدەم داواکاری ئەو خێزانە زیان لێکەوتۆشەوە چوو کە لە ڕێگەی شاشەی پەیامەوە دەنگی خۆی گەیاند تا هاوکاری بکرێن. دەستگاکە پێشتری لە هەر شار و وڵات و ناوچەیە کارەساتێکی سروشتی یان ڕووداوێک ڕوویدا بێت هەوڵی داوە دەستی ئاوەدانی بگەێنێتە و بە ئەرکی مرۆیی خۆی زانیوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.